بەڵام سەرباری هەموو ئەو چەندەها با بڵێم زودنەوەی قەومی و ناسیۆنالیستی و دینی سیاسی ئەوانە شعوری دەسەڵاتیان بەدەست بوو، ئیمکاناتی خەڵکی کۆمەلگایان بەدەست بوو، بەکاریان هێناوە بۆ پەرەپێدانی هەرچی کۆنەپەرستیە. لە یەک لەحزەیە خەڵکی کوردستان بەتایبەتی نیشانیاندا کە ئەوان فعلا زۆر لەوە ئینسانترن کە ئەمانە وێنان کردو لە پەیوەند بە ڕووداوەکەی ڕۆقیە خەڵکیی متەمەدنمان بینی کە بایسەر کە پیازە قیمەتی بۆ ئەحساسی قەومیدانە ئینسانیەتەکەی خۆی بەرز کردەوە، ئاڵای ئینسانیەتەکەی خۆی بەرز کردەوە. ئەوەشی کە ئێستا لە خەڵک لە کوردستان بەم شێوەیە لە مەلا و بانخواز و ئەو فەساد و فەزاحەتە هاتوونە دان نیشانەی ئەوەیە کە دیسا خەڵکی کوردستان بەنوعێک لە بەو ئاستێکی لە ئیمکاندایە خەریکە دەگەڕێتەوە بۆ ئینسانیەتەکەی خۆی، پەرچەمی ئینسانیەتەکەی خۆی لە بەرامبەر ئەو هەمەجیەتە ئەو فەسادە بەرزەکاتەوە. بەڵام جارێ هەر ئەوەندەی لە ئیمکاندا هەیە ئەگەرنا پێش ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا ئەو بڕیارە دەرکە خەڵکی بەشێرە زۆری خەڵکی کوردستان حکمی خۆی لەسەر ئەو بزوتنەوەی خۆڕاگەیان بوو